جارێکی دیکە سلێمانی باوەش بۆ کۆنگرەی یەکێتی دەکاتەوە و هۆڵی تەلاری هونەری شارەکە دەبێتە سەکۆی بەستنی پێنجەمین کۆنگرە. کۆنگرەی یەکێتی کە بە بەشداری 600 ئەندام بەڕێوە دەچێت و بە پێی پەیڕە و پرۆگرامی ئامادەکراوی پێنجەمین کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاری و نوێگەری لە سیاسەت و استراتیژی خۆی دادەکات و هەموو ئەو لایەن و پێگانەی پێویستیان بە گۆڕانکاری و نوێبوونەوە هەیە دەبنە بەشێک لە سیاسەتی داهاتووی یەکێتی. بەمەش کۆنگرە دەبێتە وێزگێکی نوێ بۆ ژیانی سیاسی و وەرچەرخان و گۆڕانکاری لە نێو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە جێگری پێشووی سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتیە و بە ئومێد و گەشتبینێکی زۆرەوە لە گۆڕانکاریەکانی دوای کۆنگرەی پێنجەمی حیزبەکەی دەڕوانێت. بەستنی کۆنگرە لە کاتی خۆی ئەمە خاڵێکی گرنگە کەواتە ئەو پەیڕۆ ئەو بەرنامانی کە دانرێ لە ناو کۆنگراوە کاری لەسەرکرد و دوجار ئەو بڕیارانەی ئەدرێ لە ناو کۆنگرە بە تایبەتی لەسەر نەخشە ڕێگای سیاسی حیزب بۆ 4 ساڵی داهاتوو نەخشە ڕێگای دامەزراوەکانی حیزب چۆن ئەو ئامانج و استراتیژانەی کە حیزب دایانێ بۆ 4 ساڵی داهاتوو بیگەێنێ بە ئەنجام بەرنامە و پەیڕۆ و پرۆگرامی حیزب کە چی گۆڕانکاریی تیاکرێت چۆن بەجێهێنی و چۆن ئامرازەکانی گەیشتن بە دەسەڵات بۆ خزمەتکردنی وڵاتەکە و هاوڵاتیان و جەماوەرەکەی خۆت هەموو ئەمانە گرنگی کۆنگرە ئەسلمێنێ ئومێدەوارین کۆنگرێکی سەرکەوتوو بێ و بتوانێ بووە لە جێی متمانەی هەواڵان و کادرانی شێتی نیشتیمانی کوردستان و تەواوی هەرێمی کوردستان و تەنانەت عێراق و ناوچەکەشا بێ چکە بیرمان نەچێ شێتی نیشتیمانی کوردستان ڕقەمێکی قورسە لە سیاسەتکردنی عێراقی کوردستانی نێودەوڵەتی و ئەو ڕابردووی کەیشێتی نیشتیمانی کوردستان هەیە ئەو پاشخانەی کە جەنابی مام جەلال بۆم حیزبی بەجێشتووە و ئەو سیاسەتەی کە ئەو نەخشە ڕێگا و سیاسەتی کە جەنابی مام جەلال داڕشتنی بۆ کردووە سیاسەتێکە کاروانێکی دوور و درێژ و کاریگەر و قورس و گەیشتنە بە ئامانجی زۆر زۆر گەورەتر لەوەی ئەمڕۆ هەمانە بۆیە ئەم کاروانە بەردەوامە بێ. یەکێتی بە دروشمی نوێگەری لە کاردا و کۆدەنگی لە بڕیاردا دەیەوێت پێنجەمین کۆنگرە بە سەرکەوتووی بکاتە وێزگێک بۆ گۆڕانکاری و بێزکردنی پێگەی خۆی لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان و وڵاتانی ناوچەکە و دونیاش وەک لایەنگران و کادرانی ئەم حیزبە دەڵێن وا چاوەڕێ دەکرێت پاش کۆنگرە یەکێتی بەهێز و پێگەیەکی نوێوە بێتەوە مەیدان و هەنگاوەکانی داهاتووی لە ئاست چاوەڕوانی و ئومێدەکانی ئەواندا بێت. بەڕێوەچوونی کۆنگرەی پێنجەم یەکێتی دوای ئەوە دێت هەفتەی ڕابردوو کۆنفرانسی مەڵبەند و مەکتەبەکانی یەکێتی بەڕێوەچوو لە پرۆسەیەکی ئازاد و دیموکراسیدا 260 کەس وەک ئەندامی کۆنگرەی پێنجەم هەڵبژێردان. یەکێتی نیشتیمانی کوردستان لەژێر سیاسەت و استراتیژی و دنیابینی سەرۆک مام جەلال پێنجەمین کۆنگرەی خۆی لە سلێمانی دەبەستێت. کۆنگرەکە هەوڵێکە بۆ گۆڕانکاری و نوێگەری لە پەیکەر و سیاسەت و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاریە کە یەکێتی لە قۆناغێکەوە بباتە قۆناغێکی نوێ وەک دەوترێت گۆڕانکاریە کە بۆ یار و نەیار چاوەڕوان نەکراو بێت. مەریوانە بڵا کورس سات نیوز سلێمانی.